ئێرە شیرەمەڕە، گوندێک لە باوەشی باخە سەرسەوزەکانی دەشتی شارەزوردا. تەنها 4 کیلۆمەتر لە سەنتەری قەزای خوڕماڵەوە دوورە و نزیکەی 90 ماڵ لەم گوندەدا دەژین. بەهۆی ئەوەی تێچووی کارەبای مۆلیدەی ئەهلی زۆر دەکەوێت لەسەریان، 30 ماڵی گوندەکە بیریان لە ڕێگەچارەیەکی جێگرەوە کردوتەوە، ئەویش بەکارهێنانی سیستەمی سۆلار پەناڵ و سوودوەرگرتن لە وزەی خۆر بۆ دابینکردنی کارەبایە. ساڵی پار چەند ماڵێ دایناوەکو تێس شکر بۆ خۆنەجەحەت هێنا ئەم ساڵ زۆربەی ماڵەکان داینا لەبەر نەبوونی کارەبای مۆریدە. زۆربەی لادیەکان گوندەکان ئەو کێشانێ مۆیدەیان نییە مۆیدەی ئەهلی ئەتر بۆیە پەنامان بردە ئەم سوڵات پەناڵە تێچوویەکی مەسەنەگە تۆ بتێت 4 ئەمپێرە دەبێ بەڕۆژ بە تێچێکی 12 گەڵا 12 تێچە سەرەتایە، بەڵام وا یەکێ لە کارە باشەکانی ئەم سۆڵات پەناڵە تۆ 24 ساعت کارەبا هەیە و زائیدەن دۆستی ژینگەیە. ئەرکێ چوو بەشار بە قوربانە بای 10,000 مان بۆ بێرە و بای 20,000 مان بۆ بێرە ئەو جۆرە ژیانمانە بردەسەرەوە. ئیسا سپاس بۆ خوای گەورە، هیچ عیبێکی نییە مانە سندرن بۆ خۆمان خۆم ئەو پیرەپیاوەمان نەخۆشین کەوتین بەیانی تا ئێوارە مناڵ تێتۆ مناڵی هاپێ هەرکێتێتۆ بەخێر بێتۆ تێت لەبەریا بۆ خۆی دانیش. جگەلەوەی سیستەمەکە دۆستی ژینگەیە و تێچووەکەی تەنها یەکجارە، ئاسانی بەکارهێنانی بۆ دانیشتوانەکەی بەتایبەت کەسە بەتەمەنەکانی گوندەکە جێگەی ڕەزامەندی و پیاهەڵدانێکی زۆرە. لە سەرئێشەی مۆلیدەی بچووکی ماڵەوەش ڕزگاریان بووە. ئەو ماڵانەی کە هێشتا سوودمەند نین لە دانانی سیستەمی وزەی خۆر، لە ڕۆژدا تەنها 3 کاتژمێر کارەبای نیشتیمانیان هەیە، ناچارن یان بێکارەبا دانیشن یاخود سوود لە مۆلیدەی بچووکی ماڵان وەربگرن. ئەو ماڵانەی سۆلاریان هەیە کارەکەیان بەڕادەیەک جێگەی گرتووە کە فەرمانگەی کارەبای ناوچەکەش ئامادەیە ئەو کارەبا زیادەیە بکڕنەوە لێیان. سۆلارە لێرە بە دوو شێوە بێت، کۆمەڵە کەس هەم خۆیان بەبێ پرسیداری کارەبا ئەوەن دایانێ هیچ پەیوەندیەکی بێ نیە و تەداخلی شەکاتیان ناکرێت. ئەو کەسانەی ژیانیانەیە پەیوەندی پێداری کارەباوەکەنیە لە خۆمانی کەمەکە پڕەکەنەوە. هەر کەسێک لەو سۆلار چەند مەسەلەن ئەمپێری زیاو بێت کە پێویستی پێی ئەگەڕێتەوە پێوەرێکی بۆدانێت پێوەرە بە پێچەوانەی گەڕێنێتەوە گەڕانی ناتەزووی کارەبا لە پێوەرە ئەسڵی کارەبای پارەکانی لایەتی هەمووی داشتێت. مثلا امڕۆ 20 ئەمپێری لایە مەسەر لەو 20 ئەمپێر مەنادۆ وایە پارەی هیچی داوەتی سەر نەکرێت بەس بە مەرجێک ڕێبەرمایەکانی ئەمە میشەنەوە خۆشەوە. هەر لا دەوروبەری گوندی شیرەمەڕ 4 گوندی دیکە هەن کە بێبەشن لە کارەبای مۆلیدەی ئەهلی، بەڵام بەکارهێنانی سیستەمی سۆلار تەنها لەم گوندەدا بە شێوەیەکی بەرفراوان بەکاردێت و گوندەکانی دیکە کەمتر هەنگاویان بۆ دەستخستن و دانانی ناوە. ئەزموونی ئەم 2 ساڵەی کۆتایی گوندی شیرەمەڕ لەگەڵ بەکارهێنانی سیستەمی وزەی خۆردا بۆ وەرگرتنی کارەبا دەکرێت ببێتە ئەزموونێکی سەرکەوت و سەرجەم ئەو شوێنانە چاوی لێ بکەن و بەکاری بێنن کە هەتاوەکو ئێستا بێبەشن لە کارەبای 24 کاتژمێری. ئەمەل ناجی 964 گوندی شیرەمەڕ.